بەڵێ خارزە کوی باشی عوارد ئینشەڵا ئەنگۆ و بینەریش باش دەبن. چییە من ئەمەوێ باسی دوو هەفتە لەمەوە پێش باسی هەرزانبوونی نرخی ئاژەڵم کرد. ئێستا ئەمەوێ باز لە هەرزانبوونی نرخی گۆشت بکەم. دوو هەفتە لەمەوە پێش ئاژەڵ هەرزان بوو، بەڵام لە ئێستادا گۆشتی هەرزان بووە لە هەڵەبجە. بێ ئێوە ناخۆش من ئیسا گۆشتە برژێنم، گۆشتێکی خۆشم لەلایە. نرخی گۆشت لە هەڵەبجە ماوەی چەند ڕۆژێک هەرزان بووە. هەر کیلۆیە گۆشتیش 1000 دینار دابەزیوە، پێشتر بە 14000 بوو، ئێستا گۆشت بە 13000 و هەنێ هەڵبەتە بە جۆری گۆشت کەوتووە. گۆشتی مەڕ تۆزە گرانترە، گۆشتی ڕەشەوڵاخ هەرزانترە. هەر کیلۆیە گۆشت 1000 دینار دابەزیوە، لە 11000ەوە هەیە تاکو 13000. و چییە لەگەڵەوەشدا ئێستا لە دوای ئەو بەفربارین و سەرماوسۆڵی کە ڕووی لەم ناوچەیە کرد، خەڵکی لەم کاتەدا ئەوە کە جێوەکە خۆشە ڕوو لە کەژوکێوەکان دەکەن و بەڕووە برژێنن. من ئێستا بەڕووم لەلایە، بێەوە ناخۆشیش هەر بەڕووە خۆم، بەڕوویەکی زۆر خۆشەهی سنووری هەڵەبجەیە. لە سنووری هەڵەبجە بەڕوویەکی زۆر هەیە. بەڵەوریە کاتە زانێرەکانی ڕۆژمان پێ بڵێ لە هەڵەبجە. دوێنێ وەزیری تەندروستی سەردانی هەڵەبجەی کرد، دوو سنتەری پزیشکی کردەوە کە یەکێکیان تایبەت بوو بە مەمۆگرافی بۆ ئافرەتان، ئەوی تریشان تایبەت بوو بە بانکی خوێن کە لە هەڵەبجە پێشتر بانکی خوێن تەنها هۆبەیەک بوو، بەڵام دوێنێ وەزیری تەندروستی بانکی خوێنی بە شێوەیەکی سەربەخۆ کردەوە و سنتەری مەمۆگرافیش کە پێشتر لە هەڵەبجەدا نەبوو، دوێنێ وەزیری تەندروستی ئەو سنتەرێشی کردەوە. و ئەمڕۆ ژمارەیەک لە چالاکوانان هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو ناڕزایی خۆیان دەردەبڕن بە هاتنەناوەوەی سوپای تورکیا بۆ هەرێمی کوردستان و لە چەند ڕۆژی ڕابردووشدا بە هەمان شێوە ناڕزایی خۆیانیان دەربڕی. ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ لە سنووری هەڵەبجە.